باستشهاد الأمين العام لحزب الله السيد حسن نصر الله. ڕووداوەکانی لوبنان چی بەسەر عێراق و هەرێم دەهێنێت؟ سیناریۆ چاوەڕوانکراوەکان بۆ کوردستان چی دەبن؟ ئایا گۆڕانکاری ڕوودەدات دوای زیاتربوونی ئاڵۆزیەکانی نێوان ئیسرائیل و حیزبوڵڵای لوبنانی و کوژرانی نەسروڵڵا، هەروەها هەڕەشە بەردەوامەکانی ناتەنیاهۆ لەوەی هێرشەکانی عێراقیش بگرێتەوە پێگەیشتنێکی نوێی لای بەشێک لە سەرکردەکانی دەسەڵات لە هەرێم دروست کردووە کە دۆخی عێراق هاوشێوەی کاتی هاتنی داعش تێک دەچێت. لە ڕوونکردنەوەیەکدا ناوەندی شیکاریستان دەڕای دەگەێنێت سەرڕای ئاڵۆزبوونی دۆخەکە و ئەگەری هێرشی سوپای ئیسرائیل بۆ سەرپێگەی سەرکردەکانی بەرەی مقاومە لە عێراق، بەڵام دۆخی ئەمنی عێراق تێک ناچێت و ئەوەی لە لوبنان ڕوودەدات بەو ئاستە ناگاتە عێراق. ناوەندی شیکاریستان دەردەژڵێت ئەمریکا لەو دۆخە ئێستا هەرگیز ناهێڵێت سەقامگیری عێراق بشڵەژێت و ئێران بتوانێت دەزوەردانی زیاتر لە عێراق بکات. دەژڵێت ئامانجی ئیسرائیل تەنها وەشاندنی گورزە لە نەیارەکانی نەک گۆڕانکاری لە هاوکێشەکان. ناوەندی شیکاریستان دەڕەتیشی دەکاتەوە ئەو دۆخە دەرفەت بۆ دەسەڵاتدارانی هەرێم برەخسێنێت پێگەیان بەرامبەر بەغدا بەهێز بکاتەوە. دەژڵێت دەمێکە دەسەڵاتدارانی هەرێم گرە و لەسەر تێکچوونی دۆخی عێراق دەکات بە پێناو جێڕانەوەی بەشێک لەو دەسەڵاتانەی وهۆی بڕیارەکانی دادگای فیدراڵی لە دەستیان نەماوە. بەڵام ئاماژەکان بۆ ئەوەن کە بەم زوانە دۆخی عێراق ناشڵەژێت بە جۆرێک هاوشێوەی ئەوەی لە کاتی هاتنی داعش ڕوویدا.